عليه وسلم لخزمتي وباسمان كرد وباسي أو ما نشكر إنسانك خلای خوا بەڕێزترە لای خوا چاکترە کە لەگەڵ مسلمانانە بژی و لەگەڵ مسلمانانە ئازاری مسلمانان بە ئازاری خۆی بزانێ لەو مسلمانە بەڕێزترە کە بەتاق و تەنیاژی و غەمی هیچی نییە ئیلا خۆی نەبێ خۆی دینی ئیسلامش بۆچی هات ئەم ئیسلامە خۆ پێشی ئێمە دینداری هەبوو پێشی ئێمە کتابی تر هەبوو پێشی ئێمە پێغەمبەران هەبوو بەڵام ئەم ئیسلامە هات بۆی دینداری لە ناو کوخەکان لە شوێنە تایبەتمەندیەکان دەربکە بیخاتە ناو خەڵک خۆ دینی ئیسلام ئەمێ پێشی ئیسلام چۆن بووە کابرا عابد بووە زاهد بووە چووەتە ئەشکەوتێک چووەتە مەعبەدێک لێ عیبادەتی کردووە عیبادەتی جاران وا بووە پێشی ئێمە هەفتەی ڕۆژێک لەسەر دینی مەسیح یا لەسەر دینەکانی تر ئەچوونە مەعبەد شوێنێکیانە ئێستاش ئەبینی لە هەفتەی ڕۆژێکە یان چەند سەعاتێکە یان کابرایەک بۆ نمونە مسلمانێک لە زمانی خۆیدا زاهید بووایە عابد وایە ئەچوو بۆ کوخێک ئەچوو شوێنێک دوور لە خەڵک عیبادەتێ کرد بەڵام ئیسلام ئەمەی نەهێلا هات ئەمەی لادا وتی نە ئەبێ عیبادەت کەیت و لەگە خەڵک شابی لە غەمی خەڵک شابووی و لەگە خەڵک شابیش وەک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ببینە کابرا هات بۆ ماڵی دوو سەحابە وتیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆنە ڕەفتاری حەزەکەین وەک ئەو بکەین دایکی ئیمانداران فەرمووی پێغەمبەری خوا شەوی لێ دێ شەو نوێژەکە ئەوان وا تێگەین شەو هەموو شەوێ هەر شەو نوێژەکە ئەوە کە شوتی ڕۆژی لێوە دێ ها بە ڕۆژوو سەحابەکەی تریش وا تێگەیشت هەموو ڕۆژە پێغەمبەر ها بە ڕۆژوو کە کاتێک گەڕانەوە ڕۆیشتن وتی من وعدە دەم ئیتر لەمە دوا شەو نەخەوم هەر شەو نوێژی بکەم ئەمە کە شوتی وعدە دەم ئیتر ڕۆژ ئەبێ هەر بە ڕۆژوو بوو ئەمە بەربڵاو بووەوە لە ناو مەدینەدا کاتێ پێغەمبەری خوا هاتەوە عەلەیهی سەڵات وەسەلام گێڕایەنەوە یەکسەر چوو بەرەو مزگەوت و مسلمانانی کۆ کردەوە فەرمووی من شەو نوێژ ئەکەم شەو نوێژی ئەکەم ئەوە خەومش مسلمانەکە وهاتا بە شەو نوێژی ناکەم ها قیاسی دانا یعنی شەوان عیبادەتەکەم و ئەخەومش چکە جەستەم حەقێ لەسەرم خێزانی حەقێ لەسەرم مناڵەکان حەقێ لەسەرم بە ڕۆژش هەم بە ڕۆژوو بەڵام جارجارش ڕۆژوو ناگرم میوانێکم دێ ئەچمە لایەکە لەگە خەڵکە لە خەڵک خۆی گیان ناکاتەوە پێغەمبەری خوا یعنی ئەمە تەرازۆکە داینا بۆمان عیبادەت دەکەم و لە دنیاش هەم ئێستا کابرا لەوێ بڵێ کاکە دنیا هیچ قیمەتی نییە کورە با بە هەر قیامەتەوە نا بەڵێ قیامەت مسۆگەرکە بەڵام دنیا قیامەت مسۆگەرەکە دنیاش گەرێکی دی چکە بێ بزانین واجبێکی ترمان هەیە ئیمانیە پێڵێن واجب الئیمانیە ئەوش چییە برایەتی إنما المؤمنون إخوة چونکە ئێستا ئەوە جایە برایەتی دایک و باوک ئەحەقترە واجبترە واجبی زیاترە لە برایەکی تر بەڵام برایەتی ئیمانی باسەکەین ئێمە خوای گەورە دامانی ناوە هەندێک ئەو گشتمان لە باوک و دایکێکین و براین و ئەمە هەندێکمان ئەمە حەقی تایبەت هەیە ئەوە دووسێ جا تایبەتی هەیە دووسێ حەقی هەیە هەندێکی ترێ نە بابەتی برایەتی واجبی ئیمانی ئێستا ئێمە هەمومان براین با لە دایک و باوکێنین إنما المؤمنون إخوة تەواو من و تۆ ئیماندارین یان نا ئیمانداری ئەتوانی بڵێ ئیماندار نیت بە هەر کێسێ توانی جورئەت بکەی بڵێ ئیماندار نییە برات نییە لە داخلی ئیسلام دەریکەی بڵێ مسلمان نییە ئیماندار نییە ئەوەتە برات نییە کافرە هەتا بتوانی بڵێ ئیماندارە و مسلمانە ئەوە براتە ئەبێ مافی برایەتی جێبەجێ بکەی نەیشیەکەی گونەحباری من گونەحبارم تۆ گونەحباری ئەمە خوای گەورە دایناوە بەدەستی من و تۆ نییە خوای پەروەردگار فەرمێ إنما المؤمنون إخوة واتە تەواوی ئەوەی ئیماندارە برایە ئاەتی خوایە و مەجال قسەکردن چیتیانێ خوای گەورە فەرمێ واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا دووەم ئاەت خوا ئەوێتی هەموومان چی بین برایەکی ڕاستەقینە بین و دەست بە یەکەوە بین
قەت حەزی لە جودا و جیاوازی و جیاوازی ڕەنگی نییە، خۆ حەز ناکە لەمە. وتفرقوا چونکە ئەو کاتە ولا تفرقوا واذكروا نعمة الله عليكم إذ كنتم أعداء فألف بين قلوبكم. أما لقل پیغمبر آياتي صلى الله عليه وسلم كاتي مهاجرين خەڵکی مەکە چوون بۆ مەدینە، پێغەمبەری خوا میثاقێکی دانا، مزگەوتی دروست کرد، بەڵام گشتیانی کردە برا خەڵکی مەدینە بە خەڵکی مەکە. ئەدەی چەندێ پارەتان هەیە بیکەنە دکتۆر، چەندێ ماڵتان هەیە بیکەنە دکتۆر، خانێک هەیە بیکە دکتۆر، دوو ژن تێ ژنێکی بدە و تەلاقی بدە و بیدە ئەو سێرە و ئیمانەکە. تەسەوورکە سێرە ئەو ئیمانە بکە. توخوای ئەمڕۆی کا خەڵک هەر برای دایک و باوکی بەو خوایەوە ناکە. ئەی کاکە حاجی وەڵڵە نایکە. تو سێ و ئیمان ئەخە دەی سەحابە بۆیە پێغەمبەری خوا ئەفەرمی عەلەیهی ئەگەر هەموو دنیا بدەنە خەیر ناتوانن بگەنە سەحابەیە کە خێری چەند درەمێ، چونکە سەحابە ماڵی هەمووی جێهێشتووە لە مەکەوە هاتووە، ئاوا دەرچووە بەعجاجی لەکەشی لە بەرانەوە هاتۆتە مەدینە، دەی ئەو ماڵی بۆ کردێتەوە هەمووی کردێتە دکتۆر ڕێک بێ ئەوەی دڵشی حیج بکە. خۆی ماڵی مناڵی ژنی گشتی ڕازی بووە بەم قەرارەی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەوە ئیمانداری ڕاستەقی. ئێستا تۆ سێرکە غەزە فەڵەستین با بە وازی لێبێرە عەرەبە، حەقمان نییە لە عەرەب وازی لێبێرە سیاسەت بیخەولاوە، موسڵمانەیان کافرە، کەس جورئەتەکا بڵێ کافرە، مناڵێک ئافرەتێک پیاوێکی بەتەمەن، خۆ ئەوە حەقی واجبی لە تەواوی موسڵمانانەیە وانێ، بەس خوا ئەوانە بگرێ وا ڕێگایان گرتووە، وا ڕێگای خواردنەکەیان ژۆدووە. خوای گەورە بەم ڕەمەزانە نەگەنە کۆتای ڕەمەزان، خوای گەورە تووشی هەزار دەردیان کە بە تایبەتی ئەو کە لە زلانەی عەرەبە کە بێغیرەتن دوو لە ڕوو جەنابتە. تەبعەن ئەوەی غەزە ئەکرێ وەک هەڵەبجە هیچ فەرقی نییە با بزانن. هەڵەبجە کەسێک باری ناگەیان ئەوەند کاکە ئەمانە کورد هەر حەساو بە شەریان بۆ ناکرد. زۆری عەرەبش تەییدی نیزامی پێشوویە کرد، چونکە لەبەرەوەی ئەو وای زانی کورد ئاگرپەرستە و کورد دوور لە دینە و ئێتر هەزار و یەک بەزووبالێوەیان دروست کرد و بۆ بکات، بۆیە کەس دەنگی لێوە نەهات. ئێستاش گەرەکتە سێرەکەی وڵاتێک لە ناوەدا و گەرەکەی بیکاتە سیاسەت بە پاڵێکا بیوە مەعید فڵان وڵاتە و فڵان کورە بابە ئێمە قمانیە لەوەی کە شەڕەکە، بەس ئەم مناڵە داماوە چی زەمبێ، ئەم پیاوە بەتەمەنە ناتوانێت بڕاتە ڕێوە چی زەمبێ، ئێ بابە ئەم ژنە چی زەمبێ. ئێخوا قبوڵ ناکە ئەگەر وە ئیسلامەتی و دینداری بێ و دین بێ، خوا قبوڵ ناکە. ئەگەر بەشەریەت بێەوە عەلە ئەساس خزمەت خەڵک بکەن، خزمەت بەشەریەت بکەن، ناوێنە دیموکراتی، ناوێنە خزمەتی شەعب، نام چی قسەی زۆرتان هەیە ئیکوە، هیچ ئەسڵ و ئەساسی نییە، بەس بۆ خۆیانە. یعنی ئەو جەنگە لە وڵاتە ئەوروپانە بکرێ قبوڵەکەن نەبەخوا ناکرێ، بەس ئەو شەڕ و ئاشا و ئاشوب و کوشتار دێنن بۆ وڵاتە مسلمانانەی گشت یەکوژن و ئەیدنە بەر سەواری و هەرچی ئەسلی حەی خراپەیە سەرفێکەن کەسیش دەنگی لێوە نایە. کەواتە ئێمە دڵمان ژانەکە هەر کەسێ موسڵمان بێ وەک موسڵمان. ئێستا من باسی غەزاکەم وەک موسڵمان باسیەکەم، وەک عەرەب باسی ناکەم نەبەخوا، بەس وەک موسڵمان دڵم ژانەکە، دینەکە پاڵم پێوە نادڵم ژانکە. گلەی ئەوم شەیە کە من شوام یاد وەختی خۆی کە هەڵەبجە گلەی ئەوم شەیە کە وەختی ئەوان دەنگیان لێوە نەهات. ئەوەی کە دەنگی لێوە نەهات کە زانی گونەحبارە، کە ئەوەی نەیزانی حوکمێکی تریە. بەڵام زۆر جار ئەبێ ئێمە بزانین واش نەزانین بڵین ئەوانە ئاهلی خراپن بۆی ئەوە دێتە سەریانە، قەت وا نەڵێی وریابە، چونکە المؤمن للمؤمن کالبنیان، ئیماندار لەگەڵ ئیماندارە ئاوایە، هەرچی کاتێ وا بووین سەرکەوتو خوا دێ، خوا سەرمانەخا، هەرچی کاتی ئاوا بووین ها کەلبنیان ئاوایە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەشبیه نەبێ دەستی خستەتە ناو دەستی، یعنی هیچ بۆشایی تیا نییە ئیماندار، بەس توخوا موسڵمانانی ئەمڕۆوان ئیماندارانی ئەمڕۆوان ئەی سەجاجە خوایە بۆ سەرمان ناخ لەولاوە لەوێ هەزار دوعا بکە مخالەفەی ناشەرعی بێ. نەخوا کەسی جوان و چاک و باشێوێ، چکە خوای گەورە هەموو مامە بینێ،
ئێستا ئێوە هەموو کردەوەکانی من ئەبینن گشتی نابینن زاهیرە بین بەس خوا خەتەرەی دڵ شەبینێ هەر خەتەرەی دڵ جارێک کردەوەکەت نەکردەوەی بینی چونکە بێ بزانی هەر کەسێ پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ما من ئیمرئین یەخذل مسلما فی موطن هەر کەسێ مسلمانێک پێویستی پێبێ بتوانێ بچێتە هەنگایەوە و بێتە بربەستێک یارمەتی نەداو و هەنگاوێک نەنا بۆ سەرخستنی خوای گەورە ئەفەرمێ ئەوە بابزانێ حایە ئەبا لە ماڵەکەی خۆیدا ئیلا و سەرکەوتن بۆ مسلمانەش دەدا و نەسرەتی ئەو مسلمانە دەدا و ئەم خەجاڵەتەکە لە دنیا و لە قیامەت یعنی تۆ ئیسا ئەم وڵاتە عەرەبیانەی و ئەزانی ئەو زوڵمە ئەکری خوا نایبینێ والله بەسەریانە تێپەڕ نابێ والله تۆڵەیان لێ ئەکاتەوە ئەمڕۆ ناسبەی سبەینیان دوو سبەی هاواری ئەو حەمکە مناڵە و ئەو حەمکە ژنە یعنی خوای گەورە نایبینێ هەنگەیەکە حەوتە بەقەی ئاسمان ئاوا دەوریان داوە بەکێ خۆری ئیسرائیل نییە خۆیسە هەر مەسڕ حدودەکە بکاتەوە هیچی پێویستی خۆی مەسڕ ئیسرائیلێکە لە بەرگێکی عەرەبیە مەدوونە ئەمە گشتیان دڕندن هەرێکی کە لە زلێکە دوو لە ڕوو جەنابتان بیا دەبینەوێ گشتیان بۆ مەسلحەتی خۆیان غەیریەوە هیچ کۆمەڵی مسلمانی داما و بەربەخت ماڵی خۆی ڕمێنە لێرە و دیفاع لە هەر وڵاتی عەرەبیەکە کورە تۆ بۆ نەداماوی کورە ئەو هەتا سەر ئێسقان ئەژۆ بابە باشترین حکومەتی هەیە باشتر کورە تۆ زانی تۆ هەی لە وڵاتە تۆ هەی لەو ژیانە تۆ لەو ژیانە ژیاوی خەڵکی وڵاتەکە ئەزانێ کە چێ و چێنێ لەو پەڕی دنیاوە خۆ تۆ زانی شایەتی بدەی بۆ وڵاتێکی تر وەڵا کاکەمە دادپەروەرە حکمێکی ڕەها ئەکا چۆن نەزانی لەوێ ژیاوی های لە ناو وەزعەکە نا ئەی بۆ گونەحبارە بی بۆ خۆت گونەحبارە بی کەی ئیش تۆیە زۆر جار بەداخەوە سەرەکەی لەوێ ئیمام و خەتیبش بێ بەعزە جار قسە بکە لەو بارە نەک بەدی لەوەشە ئەمە ئیش بەڕاستی ببینە بەسەر دنیاوە سێ چ کوشتارێکەیە کێ بەرپرسیارە لەمانە ئەوە لە عێراق وەختی خۆی چی کریا لە سووریا چی کریا لە یەمەن چی کریا لەکوێ لە مەسر لە هەموو وڵاتەکانی تر ئەی ئەم وڵاتانە ئەگەر گشتیان ئەوەنە ئەولیای خوا بن ئەی کێیان کوژێ ئەی چێ نەمانە ئەگەم وڵاتانە گشتی ئەوەنە سڵح بەرن نابێ چکە ئینسانی مسلمان بزانێ ئەگەر ئێمە بینەوە بۆ لای پێغەمبەران تۆ مەڵێ کەسێ وەڵا شتێکی ها بەسەرا ئیلا خراپنا زۆر جار خوای گەورە ئەوەی لە خواوە نێزک بێ زیاتر خوای گەورە تاقیەکاتەوە هەڵێ بژێرێ و تاقیەکاتەوە ئەگەر تۆ تەماشا بکەین سێر نەبی یوسف بکەین عەلەیهی سەلام پێغەمبەری خوایە لەکوێ حەسوودی پێوەن لە ماڵەکەی خۆی براکانی خۆی کێ گەرێکێتی بیکوژێ براکانی خۆی یعنی زۆر ئەم شتە ئاسایی بێلات ئەم شتانە زۆر ئاسایی بێلات پاشان لە دوایەوە میحنەت لە بام میحنەت ئەمجار لە دوایەوە فرۆشتن بۆ کۆیلە پێغەمبەری خوایە بفرۆشێ لە دوایەوە تهمەتکردن بۆی زینای کردووە وەلیعاذ بالله وەنەعوذ بالله بۆ پێغەمبەرێک داوێن پاک خوای گەورە تەبەڕای کرد لە دوایەوەش ئەمجا حکمی بدەن بۆ سجن ناکرێ بڵێ کەسێک تووشی مەشەقەت هاتوو وڵاتە خراپە قەشتی وانابێ نەبی ئەیوب چی بەسەرا نەهات تەماشاکەین هەموو پێغەمبەرانی تر خوای گەورە قسەی ئەمانە ئەصحاب الأخدود ئەصحاب الكهف هەموو پێغەمبەرانی تر ئەمانە خۆ پێغەمبەران بوون پیاو چاکان بوون ئەهلی چاک بوون لە قورئانە تۆمار کراوە بەڵام سێرێکی ژیانیان زۆر قرس بوو مانایە نییە ئەوەی کە خەڵک خراپ بێ یعنی خەڵک ئەگە تنگانە هاتە سەریا ئیتر نەخوای گەورە تاقی دەکاتەوە هەرێکی بە شێوازێک هەرێکی بە تاقیکردنەوەی ئیمانەکەی خۆی بزانە تاقی سەبرەگری بزانە تاقی تەحملەکە ئەمانە ئەوەن کە خوای پەروەردگار لە قورئاندا هەمووی تۆمار کردووە و هەموویشی باس کردووە دەرفەت نییە ئەنا بابەتەکان زۆرە ئاەتەکان زۆرە ئەوە سوورەتی یوسفە سوورەتی دابەزیوە سوورەتی کەهف سوورەتی دابەزیوە وتەماشاکەین ئەصحاب الكهف ئەصحاب لە بروج ئەوەی کە دێت لە سوورەتی بروجە ئەصحاب الأخدود باس کراوە
ئیتر کۆمەڵێ لەوانە و کۆمەڵێ لە پێغەمەرانی ترش پێغەمەری وامانەیە هە سەر بڕاوە پێغەمەری خوایە سەر بڕاوە هەیە لێت کراوە پێغەمەری وامانەیە ئیتر پێغەمەرانی ترش پێغەمبەر موسا و پێغەمبەر نوح و هەموو پێغەمبەران عەلەیهی سەڵات وەسەلام لەگەڵ پێغەمبەری نازداری خۆمانشا کە چەندێ میحنەت هاتۆتە سەریدا چونکە ئەوە مەزانە کەسێک لە دنیادا ئیسە تۆ من باجار هەیە تووشی ناشکری دێ خوایە یان سێرەکەی موسیبەت لە دوای موسیبەت دێ وەکەوەی بڵێ خوای گەورە بۆ موسیبەتەکان بەس لە من نە ئەوە تاقی کردەوەیە زۆر جار بەندەیەکێ زۆر تاوانبارە گونەحبارە تاقیە کاتەوە بۆی کە چی بکە پاکی کاتەوە بگەڕێتەوە بەلای خۆی پەروەردگار ئەو کاتە ئەو مرۆڤە ئەو چاکە ئەو مرۆڤە ئەگەڕێتەوە بەلای خۆی پەروەردگار بە چاکێتی خۆی گەورە ڕەحمان لێ بکە عاقیبەت خێرمان بکە دەرفەتمان لێ بکاتەوە ئەوی چاکە ئەوی باشە بیخاتە سەر ڕێگامان